خۆشەویستان سڵاوتان لەبێ و ئەم گاتتان باش بێت بە هیوایەوەین کە هەمیشە لە جەژن و خۆشییا بن جارێکی تر جەژنی ڕەمەزان و نەورۆستان لێ پیرۆز بێت هیوادارین ئەم سێ ڕۆژەی جەژن بە خۆشی و بە ئارامی و بە سەردانیکردنی خزم و کەسوکار و بەجێهێنانی سیلەی ڕەحم و واروها کاتە خۆشەکان بەسەرتان بردبێت لەگەڵ ئێمەشدا بە درێژایی 33 شەو توانی بێتان چێژ لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان وەربگرن چێشتان لە بەرنمەکانی کورسات وەرگرت بێت بە هیوایەوەین کە بوو بێتینە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان ئەم شەو ئەڵم بەداخەوە کۆتا بەرنامەی فانۆسی ڕەمەزان پێشەش دەکەین هیوادارین ئەم شەو چانستان هەبێت یاخود بەختتان هەبێت کە بتوانن بەشدار بن لە بەرنمەکەماندا و لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانێک کە لە خوارەوەی شاشەکە هەیە ئێوە بتوانن پەیوەندیەکان وەربگرن و ئەم شەو فانۆسەکانمان سوپرایزی گەورەی تایە بتوانن بیکەنەوە دیارە بێگومان زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان یەکەم سپۆنسەرمان کۆمپانیای ئایچی و وەکو یەکێک لە سپۆنسەرە سەرەکیەکان بەشداری بەرنامەی فانۆسی ڕەمەزانی کردبوو و بێگومان لۆگۆکەی لە خوارەوە ئێوە دەیبینن ئایچی و خێراترین هێڵی ئینتەرنێتە لە هەرێمی کوردستان بڕۆن بپرسن لەوانەی کە هەیەە ئینجا ئازانن کەسێک ئەنگلییەکیان نیە لە بەکارهێنانی ئەم هێڵەیە دوو دڵیەک لە خاوی ئینتەرنێتەکە هیچ شتێک لەم بابەتانە لە ئارایان نی ئەگەر تا ئێستا پێت وابێت ئینتەرنێتێکی خێرات پێ و بەکاری دێنی یان لە ماڵەکەت ئینتەرنێتی خێرات پێ و بەکاری دێنی دڵنیا بە لە ئایکی و خێراتر نییە تاقیکەنەوە بڕۆن بەشدار بن لە ئایکی و بۆی بزانن خێرایی ئینتەرنێت و چێژی ئینتەرنێتی ڕاستەقینە و بینینی فیلم و گۆرانی و کلیپ و چ زانم یوتیوب و هەر بە چەند بە چ کوالیتێک تەماشایەکەی تەنها ئایکی و دەرەخەتیان بابەتان دێت دیارە بەسپاسەوە ئەوەش لۆگۆکەیانە لە خوارەوەی شاشاوان هیچەکن لە سپۆنسەرەکانمان یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای سەفرەیە ئەزانین بەرهەمەکانی سەفرە ئیتر لە برنجەڵەی لە ڕۆن ئەڵەی لە زەیتەڵی لە هەر بابەتێکی تر ئەڵەی لە نێو مارکێتی سەفرە لە نێو مارکێتەکانی تریشدا هەیە بێگومان ئەوانەی کە ئەم لۆگویانە بدۆزێتەوە لە نێو ئەم فانۆسانەدا خەڵاتی تایبەتی ئەوان وەردەگرێت سەفرەش بێگومان بە هەمان شێوە ئەم شەوەی بتوانێت لۆگۆکەیان بدۆزێتەوە بە بەهای 180,000 دینار خەڵات وەرەگرێت اینجا سپاس بۆ سپۆنسەرەکانمان هەندێک لە سپۆنسەرەکانمان پێیان خۆش بووە چەندین لۆگۆیان هەبێت لە نێو فانۆسەکاندا واتە بۆ نمونە ئایکی و ڕەنگە 3 لۆگۆ 4 لۆگۆی هەبێت پێی خۆش بووە کە خەڵاتی ئێوە بکات بتوانێت ئێوە جەژنانی ئێوەی هەبێت سەفرە بە هەمان شێوە اینجا دێمە سەر کۆمپانیایەکی تر کە کۆمپانیای بلاگودەکە بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری ناوماڵ بەڕاستی بەرەمەکانیان ناوازن دیزاینەری زۆر تایبەتیان هەیە ئەوەی کە بۆ تەختە و کاری تەختە و دیزاینی تەختە ئەتەوێت لە دیکۆری تەلەڤیزۆن ئەڵەی لە معرز ئەڵەی چوزانم لە کانتۆر ئەڵەی لە کەوانتەر ئەڵێ هەر بارێک ئەتەوێت ئەوە دوودڵ مەبە لە ڕووکردنە بلاگوت ئەمەش لۆگۆکەیانە بە سوپاسەوە بۆیان بەڕاستیاوانیشتوانیان سپۆنسەرێکی زۆر باشی بەرنمەکەمان بن شەوانە بە بەهای 400,000 دینار هەر کەسێک بتوانێت لۆگۆیەوە بدۆزێتەوە خەڵات دەکرێت یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرایە لە شاری سلێمانی ناوەندێک بۆ ئەوەی کە خانمان دوودڵ نەبن لەوەی بچن بەرهەمە جوانکاریەکانی لێ بکڕن چوزانم کرێمی لێ بکڕن دەرمانی لێ بکڕن نەک تەنها خانمان هاوڵاتیان بەگشتی بەڵام بۆی ئەڵم خانمان بوارە جوانکاریەکان دوودڵ مەبن ئەڤێرا هەڵبژێرن لەسەر ڕووبەری 1300 مەتر دووجا گەورەترین دەرمانخانە و کۆزمەتیکە لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود تەنیشپردی کۆبانیەیە ئێواتوانن بچنە ئەوێ خۆتان بەچوی خۆتان ببینن بزانە چیان هەیە کەسانی پسپۆڕ و شارەزانی لێ پرسیارەی نیەکی ئەڵەی کرێمێکمێ بۆ فڵانەشت 15 کرێمە بۆ پێشنیارەکەن ئاترێکمێ ئاوا 15 ئاتر ینی کوشتەکان لەوێت تێستێکە اینجا دەیان بیت یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان بە سپاسەوە کە تا 90 مانگ بوو بێگومان کۆمپانیای تایتانیک بوو سپاسیش بۆ ئەوان بەڕاستی کە توانیان دوو کەس شەوانەگەر لۆگوی ئەوانی بدۆزیاتەوە ئەیتوانی بچێت لەوێ لە بۆفی کراوە واتە خواردن با دڵی خۆیان کراوە بوو ئەوە نەبووڵی بەشێک بەری چەند ئەبەی ببە دوو کەستوانی نان و ژەمێکی تایبەت هەم بۆ پارشێوەم بۆ بەربانگ لەوێ بخوات ئەمە ناوی سپۆنسەرەکانمان بوو بە سپاسەوە بۆیان کە بە درێژایی ئەم مانگە لەگەڵمان بەردەوام بوون اینجا دەستەکەین بە وەرگرتنی پەیوەندەکانمان کاک کاروان لە سلێمانیەوە وەکو یەکەم پەیوەندی وەرەگرین کاک کاروان سڵاوت لێبێ و جەژنت پیرۆز بێت
سڵاو لە تۆش کاگاری گیان جەژنتەمە پیرۆز بێ زۆر زۆر سپاس کاکە کاروانگیان کورتاتی خۆشێش پیرۆز با قوربانی تۆ بم پێم بڵێ ئەم سێ ڕۆژە جەژن چۆن بوو چیتان کرد چیت لەدەست چوو وەڵایی سواز وخوا خۆش و بەزەبانی باران و بڵێن تۆزێ لەلایەنە کۆمەڵاتێ بۆ نەماتوانانی هەموو خزمی پێت بەسەرکەینەوانێ جەژنێکی خۆش بووە بەس ئەمڕۆ بۆ چوونێکی جیاوازم جۆ لێ بوو بەڕاستی ئەمڕۆ من بە سەردانێک چوون بۆ سەم چەماڵ هەندێک خزم و کە سوکارم لەوێ هەبوو بەسەران بەکردەوە بە پێچەوانەوە یانوت ئەزانی باران ئەمڕۆ ئەجا پێشانوت بکان خواشەوە لە بەرنمەکەی باسی کە بۆیە حەزەکەمەوە قسێ بکەم وتی ئەزانی باران وای کرد خەڵک زیاتر بچێ بۆ ماڵ یعنی سەردانی یەکتر بکە ینی هەندێک بیان و هەبوو پێشتر بۆ منیانوت چۆ بۆ سەیران یان لە ماڵ نیە چۆتە شوێنێکی تر بەڵام باران هەمووی لە ماڵەوە دانیشاند بوو خەڵک سەردانی یەکتریە کرد هاتە ئەم بۆ چوونەش هەر ڕاستە بارانی ڕەحمەتە بۆ چوونەش ڕاستە بە تاریخێکی لە بارانێکی بەلێزمانکی بۆ ئەی ناکردی بارانی بە ڕەحمەتە گرنگەوەیە بەهارەکەمان درێژە بە ئیشەڵڵا باشە بەهار و گەشتە سەیرانەکانمان درێژە بێت یەڵڵا کاکە کاروان یاڵە ژمارەی فانۆسێکمان بۆ بکەرەوە و یەکەم پەیوەندی بەختی خۆ تاقی کەرەوە و بەشکوی شەڵڵە جژنانێکی باشی یاریگیان لە بەختی ئەو کوڕەمەڵێ باش ژمارەسی دەمیش دڵی ناسکێنم ژمارە سێ سی ژمارە سی بۆ کوڕەکەت ناوی چیە؟ ناوی لاویە لاوین؟ لاوی بەڵێ هەموو بۆ کاکە لاوی ئەەکەینەوە باشە؟ هیوادارم شتێکی باش بۆ کاکە لاوی ئەەکەینەوە و پێڵێین ئەستۆ دیارێکی بۆ بکڕە کاروان باشە؟ کاکە لاوی و کاکە کاروان ئێوە بوونە براوە یەک خەڵاتی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە بابەتەکانیان زۆر تایبەتە بەڵام عەتری وە بزانم مناڵانیشیان هەیە لەوێ عەترێکی مناڵان یان کاکاروان خوا شتێکەڵمدا خۆداتان نەخستۆتەوە ناوەڵە کاکاروان باڵێنێکم بۆ پێبە فڵچەیەکی دان و هەویرێکی دانی بۆ بکڕشتی زۆر جوانیان هەیە لێ باشە؟ تەندروستیشە باشە؟ دەست خۆش کاکاروانگیان زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دۆکو یەکەمین پەیوەندی بچینەوە لای پەیوەندی لە هەڵەبجە کاک گۆرانمە لەگەڵا دەنگەکە باش نییە لە جۆما ڕێیان جارجار هاوکاری بکەن کاک گۆران شەوت باش بێ چۆنی بە قوربان جەژنە پیرۆز بێ پیرۆزە لە خۆشی زۆر بەڕێزی بە قوربان ئەم جەژنە جلی کوردی و لەبەر کرد ئاوا بۆ کرد ئەی چوویتە پێش کامێرە لەکانم خۆماسایی بوو دەگیاخوا هەر ئافرین ئەی کاک گۆران ئاو نەکرد بڵێ ڕستەکەم بگرن بە ئاگەم لە خۆم نەبێ هەموو نوێعێکمان کردوێتەوە بەس قەی ناکە بە هەر هەبێت یاخواتەمە درێژ بی لەگەڵ کێ دانیشتون سێرمانەکەن وەڵا یار خۆم تەنهام هەر خۆ بە تەنیا ئارەوەڵا ئەی قەی ناکە دەی یاڵە فانوسێکمان بۆ بکەرەوە هەر خۆ بە تەنیا بزانین ئەم شەو شانسی تۆڵێ چی وەڵایی بە 29 کاگاری ژمارە 29 ژمارە 29 سی 29 بینەکانم شۆیانێ بە پێچەوانەوە بڕۆن یاڵە قەی چێکە دەی ژمارە 29 بۆ کاک گۆران ئەەکەینەوە هەر خۆی ئۆتۆماتیکی کرایەوە بەڕێستان بەشی کورساتتان بۆ هاتوێتەوە ئەزانی خۆ بەشی کورساتچێوانێ کاک گۆران بەرنامەکان نەبێت کاگاری ئار بژیت یاڵە با بەرنامەیەک ببینین یان سوزانم درامایەک هەر شتێک بەرهەمێکی کورساتە ئەی بینین و تۆ پێمان بڵێ چییە ناوی چیە باشە؟ وەڵی هاوکارێکی کاگارییان زۆر بەرنامانەکرد تۆ بینەری کورسات هەرمانە بۆ ئاسانی داناوە بۆ خۆی ئادەی کاکە هاوڕێگیان هەر بە فولی شاشەکەی بۆ فولکە بێرە باشە هەر من لابە یاڵ زۆر بەدەنگی ئاو و هەداوەکەی و سروشتە و پڕە بەدارە و شاخ مەڵێم زۆر ساردە بەڵام جەوەکی زۆر خۆشە و پێنەکە شەن بەرهەمی خۆیانی تایە وەکوڕی وەڵێ کوردیە ئەوە بەرنامەی تامەکانی کوردستانە بێ بەرنامەی تامەکانی کوردستانە چۆن زانی و
والله بینیم ئەو بەرنامەم زۆر بینیم. بینەری ئەو بەرنامەی؟ ئارە وەڵا. ئایدێ چی ئاخیر بەرنامە چی بووە؟ ئەزای چی دروست کرد؟ بەخوای گەورە شتێکی دروست کرد ئەمام برادەرە وابزان یەمەنیشە وایە هەر بەژی کا گۆران وەڵی وەڵامەکەت زۆر ڕاستم. اینجا بەرنامەکە بەخوا ئاخر بەرنامە نازانم داوای لێ بڕ نەکەم کاگاری. ئاخر بەرنامە لە گوندی گوڵب بووین لەوێ لە زەڵم بوو لە گوندی گوڵب لە هەورامان بووین وابزانم ئاهینی دروست کرد کەباب بە قەزوان کەبابیان کرد بە قەزوان شێف جەمال تەمان زۆر سوپاس بۆ تۆ کاک گۆران تۆ بوویتە براوەی 75,000 و یەکێک لە بەرنامەکان سوپاس هەر خۆشم پرۆدیوسەری ئەو بەرنامەیەم بۆیە زانیاریم لەسەری هەیە شێف جەمال ئەم بەرنامەی وایە عادەتەن شتێک ئەیی بە شێف جەمال شتێک شەی بە کەسێکی ناوچەکە هەردووکیان شتێک دروستەکەن ئەوەی ناوچەکە بە دەستاوی خۆمان دەستاوی خۆمان شێف جەمالیش بە موسەقەفانە شتی تایبەتمان بۆ دروستەکە خاتو نەعیمە وابزانم تەواو نەعیمە خان لە نازانم کوێیە سلێمانی نەعیمە خان چۆنی بە قوربان شەوت باش ئەحواڵە چۆنە دەنگ باسە وەڵا باش یەخوا باش بێت تۆ پێم بڵێ ئەم جەژنە چەند چکلێتان یا بە میوان چەند چوزانم جام ئەمە چی پێڵێن جامی میوان زۆر بوو کیلۆمانە بوو ئەبزانم چنێک لێماوە ئایدێ قەی ناکە بەخوا ماڵ بە میوانەوە خۆش یاریەکە غەڵەتم کرد ڕقەمەکەم غەڵە دیایە بە هاوڕێیانی هێڵگۆرکێ بەڵێ قەی ناکە دای ناخەنەوە تا ژمارەکەت بە تاوەتی لێ وەرەگرن باشە لە پەخشانەیەڵی ژمارەکە و نەڵی نهانا ژمارەکە مەڵە خۆیان لێت وەرەگرن نازانن چۆن لێت وەرەگرن باشە بەڵا غەڵەتم کرد ئێستا پەیوەندەکەت داناخەنەوە ژمارەکەت بە تاواتی ڕێکەکەنەوە بۆی بتوانن ئەگەر خەڵاتی خەڵاتەکە دوای تەوانەمانەمە پەیوەندیەکەین بۆ کەسانی کە خەڵاتیان بۆ دەرەچێ یاڵە نەعیمە خان فانوسێ بکەرەوە بەڵێ فانوسێکمان بۆ بکەرەوە یا گۆرانێکمان بۆ بڵە فانۆزێک تا چەند لە یەکە تاوەکو سی نا تا 28 وڵای 28 و سی مەکەرەوە 29 و سی مەکەرەوە چکە 29 سی کراوەتەوە 27 هانە ئینەرەکان ماوە ڕۆنەوە قەی چێک یان خۆشە ژمارە 27 خەریکی بۆکەم ژمارە 27 بۆ خات و نەعیمە لە سلێمانی ئەڵێ خات و نەعیمە تۆ شانس شتە هەیە یانیتە وەڵایی نازانم وەختی خۆم تاقیەکەمەوە من بەختم لە هەموو شتێکان ڕەشە بەس لە یەک شتان نەبێ سپیە لە شووتیە منواڵ تۆ ژوای بەخوا من بەختم زۆر باش لە جامەگەر شانسم لە بەرنامەکەی تۆ وەستە بەختی لە شووتیە سپی بێ یعنی چی نەنا باشی یعنی لەگەڵ بەختە باشی وەڵایی نازانم تەقریبەن تا ئێستا تاقیم نەکردوتەوە زامەمە یەکەم جارە دامە تاقی کردوێتەوە عیبینیەوە بەختیش زۆر باشە تۆ بوویتە براوەی یەک خەڵاتی تایبەتی کۆمپانیای سەفرە بە بەهای 180,000 دینار ئەتوانی بچیتە کۆمپانیای سەفرە مارکێتی سەفرە لەوێ بازار باشە ئیرۆزە بێخات و نەعیمە و ژمارەی لێوەرگرنەوە بە ژمارەکەی بەتاڵەتی بنووسێتەوە ئەنجوم تەواوە لە سلێمانی ئەنجوم چۆنی ئەنجوم خان باشی باقوربانە محل لە جەژن و خۆشیابی تۆ وەرە خات و ئەنجوم پێم بڵێ ئەنجوم یعنی چی یعنی ئەستێرەکان و ئەستێرە ئەگرێتەوە النجوم یان ئەنجوم ئەنجوم بەڵێ نجوم تەواوە لێ الجوم باشە تاوە گرنگە ئەلیش بێ مشکلە نیە ئەلجوم یا ئەنجوم بێ ئەنجوم خان لەگەڵ جەژنا چۆنی باشی شکور بەو ئەلفولامەیە شتێکم بیکەوتەوە چەند ساڵی بەر لە ئێستا ئێستا باشم هەموو خۆم فێری عەرەبیەکەم هەموو یاڵە بێچێکمەوت هەموو تۆ عەرەبیەکە و باشە تۆ پرسیارم لێکە من وەڵامتە دەمەوە بۆ منە بە کوردی پێم بڵێ ئەمە چی پێڵێن من بۆ تەکەم بە عەرەبی بۆ ماوی تەماتە ئەلتەماتە هەر شتێکیانەوت ئەلێکم وەی زاڵ کرد بە حسابی خۆم عەرەبی باش یاڵە ئەنجوم خان ژمارەیەکمان بۆ بکەرەوە ژمارە 16 بۆ خاتوو هەر لێرێ بۆ خاتو ئەنجومەکەینەوە بزانین خاتو ئەنجوم
بەڵێ لە سلێمانی وایە چی خستوە مێشکی بەڵێ. خۆتەوە ئەو فانۆسی هەڵێ بژێرم بەشک و خوایە چی تیا وڵی هەر شێ بێ بەزیاد بێ هەر شێ بێ بەزیابێ وایە بەڵێ دەیخوانەی بڕێ و خات و ئەنجوم لە سلێمانیەوە پێت ئەڵێم جەنابەت بوویتە براوە یەک مۆبایلی زیرەک دەست خۆش بێ کاک ئالی پیرۆزە خات و ئەنجوم زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خۆشەویستان ئەی ئەوە چییە؟ هاتر کۆن بوون یەک مانگایان کەمەوە خەریکە بڕخۆکە هی نەبێ سیلاکە بێ یانە سیلاکە بێ جارە بڕخو جا دەرمانی هیمانێنە ڕۆنی مەشینە دایکم ئەید هەمیشە وەرە ئەو ڕۆنی پیاکە بە ئەوشتانە و بڕخۆشتانە ژەنگەکەی بڕەوە ئەمانە لەگەڵتان بەردامە بین خۆشەویستان یەک گوچانی کورد وەرەگرین دوور مەکەونەوە ئەگەڕێنە وڵاتان و دەستەکەین بۆ وەرگرتنی پەیوەندیەکان دووبارە گەڕاینە وڵاتان خۆشەویستان لە بەرنامەکەی خۆتان فانۆسی ڕەمەزان و لە کۆتا شەوی جەژنی ڕەمەزان و نەورۆز وە کۆتا شەوی بەرنامەکەش هاتینەوە دیدارتان تر ئەم نیو کات ژمێرە زیاتر کەماوە هەوڵ بن دەست بکەن وەرگرتنی پەیوەندیەکان و تاوەکو ئەم فانۆسانە بەڕاستی هەندێک خەڵاتی گرانبەهایتیایە پێم سەیرە ینی هەتاوەکو ئێستا هەندێکیان نەکراونەت ینی شانسی بینەرەکان بەڕاستی هینا هەندێک خەڵاتی زۆر گرانبەهایتیایە هیوادارم ئەم شەو شانسە بتوانن ئێوە بتوانن هەم 500,000ەکان 400,000 تایە 250 تایە سفر دیناریشی تایە بێگەداری ئەو بابەتانە بین بتوانن بیکەنەوە جابا دەست بکەین بۆ وەرگرتنی پەیوەندیەکان خات و ئاوازمان لەگەڵایە خات و ئاواز شەوت باش بێ خات و ئاواز لە هەڵەبجەوە وانە جەژنە پیرۆز بە خات و ئاواز چۆنی بە قوربان دوتۆنی کاک ئالیان وەڵڵا من باشم ئێوە باشن شکر لە خۆشتان پیرۆز بێ سەلامەتی یاخوا ئێمە باشین چۆن بوو جەژنێکی چۆن بووی ترە بڵێ جەژنێکی چۆن بوو چکە نەما وەڵای ماشەڵڵا باران بوو کتابکاری هیچمان نەبی خۆی ئەم چەند ڕۆژەش کە پشووە هەر حسابی جەژنی بووە کرێ چکە دەوام نییە ئەگەر ئیشەڵا کە شەوە خۆش بکاتەوە بەخوا هیچی فەرق نییە لەگەڵ ئەمڕۆ سبێنێ لەگەڵم ڕۆژی فەرق نابێ ئیشەڵا ئاوازخان بە درێژایی مانگی ڕەمەزان و هەر سێ شەوەکە بینەرمان بوون وەڵی زۆر جار مەگەر سەیرم نەکردێ بڵێ لە 15 ڕەمەزان دەدواوە سەیر نەکرد دەی لەشتان ساغ بێت سوپاس بۆ بینەریتان ئەم شەو بەشک و بەختی خۆت تاقیکەیتەوە چانسەتە بێت فانۆسێک بەریتەوە یاڵا خێرا فانۆسێکمان بۆ بکەرەوە بۆ بزانین بەڵێ لەما 12 ژمارە 12 بۆ خات و ئاوازەکەینەوە لە هەڵەبجەوە بزانین ژمارە 12 چی تێدایە ژمارە 12 ئەڵێ خات و ئاواز جەنابتان لە هەڵەبجەی شەهیدەوە ئەگەر ئۆتۆمبیلتان هەیە بە ئۆتۆمبیلەکی خۆتان باشە هەیە شکور ئاوازخان ئەڵەم ئەگەر ئۆتۆمبیلتان هەیە بە ئۆتۆمبیلەکەی خۆتان ئۆتۆمبیل هەیە شکور وەڵی ئۆتۆمبیلێکمان هەیە بەس باز نییە ئیشەڵڵا ئەبێ بە ئۆتۆمبیلێکی باش بەڵام کە هاتن بۆ سلێمانی پڕی ئۆتۆمبیلەکەتانەکەن لە دیاری کۆمپانیای سەفرە بە بەهای 180,000 دینار ئێوە خەڵاتی کۆمپانیای سەفرەتان بۆ دەرچوە باشە پیرۆزە خات و ئاواز لە هەڵەبجە و هەر لە جەژن نابن هاوتم پێشوەختی شوتم وتم هەندێک لە کۆمپانیەکانمان چەند جارێک لۆگۆکان داناوە بۆی بتوانین هاوکار بن بۆ بینەرەکانمان توانیەوە خەڵاتەکان بەرنەوە جاچینە لای پەیوەندیکی تر خات و شنۆمان لەگەڵایە لە دوکان خات و شنۆ جەژنت پیرۆز بێ جەژنی تۆش پیرۆز بێ زۆر سپاس کاگاری باشی بە قوربان ئەگەر ئەم وەزع و بارانە نەبوایە دوکان جمەیە هاوایە ئەرە وەڵڵا ماشەڵڵا بارانەکە هەر خۆش ناکاتەوە قەیناکە وا مەڵێن هەر دوعا بکەن بڵێ خوایە بارانەکە بارانی بەڕەحمەت بێ خوایە بارانەکە زیان بە هیچ کەسێ نەگەێنێ لافا و دروست نەکا ماڵی فەقیر و هەژار تێک نەچێ بەس خوا بکە ئاوا باران ببارێ و ئێمە دەش و دەرمان سۆز بێ با هەر ببارێ خات و شنۆ فانۆسێکمان بۆ بکەرەوە ئەمێ تۆزە خێرا بۆ حەزەکەم زۆرترین پەیوەندی وەرگرین کۆتاشەوە فانۆسێکمان ژمارە حەوت بۆ
خات و شنۆ ئەەکەینەوە لە دووکان بزانین بەڵێ بەختی خات و شنۆ ئەڵێ خات و شنۆ جەنابەت بوویتە براوەی یەک خەڵاتی تایبەتی کۆمپانیای ئایکی و بۆ یەکمان ئینتەرنێت بێ بەرامبەر پیرۆزت بێ خات و شنۆ زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەست خۆشەر لە جەژنان هاوڕێیان زۆرترین پەیوەندیمان بۆ وەرگرن بە ئەم شۆ زۆرترین پەیوەندی وەربگرین باشە من هەوڵەدەم کەمترین قسە بکەم بۆی زۆرترین پەیوەندی کۆتاشەوە و ئاسانکاری بێ بۆ بینەرەکانمان یاڵا پەیوەندی دواترمان کێمان لەگەڵا بەڵێ فەرموو ژمارە تەلەفۆنەکان لە خوارەوەی شاشە هەیە دوو ژمارەی تەلەفۆنمانێ هەم ئاسێ ساڵ هەم کۆڕک ئەتوانم پەیوەندی بکەن نیات خان لە هەولێرەوە نیات خان شەو باش کوی جەژنت پیرۆز نهایەت تەواو نیایەت خان سلام علیکم عەلەیکە سەلام نیایەت خان باشی کوی سڵام جەوێ کاک ئاری وەڵڵا باشم یەکەم جارتە تۆ پەیوەندیەکەی نەوەڵەوە دوم جارمە کاک ئاری خۆشحاڵ بووم دەنگەکان غەریب نین لەلام ماشەڵڵا زیرەکەم ماشەڵڵا نیایەت خان ئەوجا پێم برێ جەسن لە هەولێر کوو بوو باش بوو والله باش بوو یعنی وەکو چەند پارە یعنی هەر ئەوها یاڵڵا لە جاری پێش و خەڵاتت بۆ دەرچوو والله بەڵێ بۆ بدەچوو دەیاڵ ئەم جارەژی شەڵا بەختی خۆ تاقیکەرەوە فانۆسێکمان بۆ بکەوە فانۆسێکمان بۆ بکەوە ژمارە 21 کاکاریەت کێشم هەیە ئەمڕۆ کە تەلەڤیزیۆنەکەمان بەهۆی و کەشوهەوایش خۆ خۆت و بەختی خۆتت هیوادارم ئەو وێنە ناسیەوە بابەتانەتان بۆ نێت ئۆڵا بەختت هەیە باشە خەینا تۆ پرسیار بکە بە خێرایی یاڵە تۆ پرسیارمان لێ بکە تۆ پرسیار بکە و مەهێڵە ئێمە بیزانین دەی ئامادەیت یاک دوو بیکاتە گرنگەوە زانیمان وەڵامە دەین نوشمان زانی و تۆ براوەی هایچێک ئاینی پرسیارەکەم فەرموو قورئانە چەند ساڵ دابەزی کاک ئاری نابێ سەیری تۆزێکی سەیری مۆبایل شتیوا بکەم بەڵێ ئەتوان سەیری مۆبایل شتیوا بکەم تۆزێ واللهی ئەگەر بۆ من ئەبێت ئەگەر پرسیار من بکەی با بۆ تۆ زوێن نا دەست خۆش پیرۆزت بێنیات خان تۆ بیتە براوی 75,000 سەرکەوتوو بیت بەسەر وەڵامەکەشمان پێ بڵێ هیچ 3 ساڵ وەڵامەکەش مەزانی بەس حەزم کرد خەڵاتەکە بۆ جەنابەت پێ باشە هەر هاوڕێیانم لە گوێمان پێیان وتمەوە بێگومان لە قۆناغی مەکەیە بە 13 ساڵ بوو و قۆناغی مەدینەش لێوە بزانم 12 ساڵی بوو بە دوو قۆناغ بوو 10 ساڵ بوورە دەستت خۆش بێ سوپاس بۆ خاتوو نهایەت ماریاخان لە چەمچە ماڵەوە ماریاخان شەو باش ماریاخان ماریا بەڵێ بەڕێز چۆنی بە قوربان ماریاخان چۆنی جەژنە پیرۆز بێ باشی کاکاری سەلام وەڵڵا باشم بە قوربان سپاس دەکەین لەگەڵ چیا دانیشتون سێرمانەکەن وەڵا لەگەڵ براکەم و براژن و خوشکەکەم دەی سڵاو ڕێزم بۆیانێ یەڵە خێرا فانۆسێک مامە بکەنەوە خێرا 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 ڕقم پێنج ژمارە 5 بۆ خاتو ماریا ئەکەینەوە لە چەمچەماڵەوە بزانین فانۆسەکەی ئەڵێ چی ئەڵێ جەنابەت شوێن ناسیت بۆ هاتۆتەوە جوان سەیری شاشە بکە و ئەم شوێنەمان بۆ بناسێرەوە و پێمان بڵێ ئەم شوێنە کوێی کوردستانە و تەنها یەک ناویش وەرەگرین ئامادەیت؟ وێنەکە ببینین وێنەکە بێتە سەر شاشە ئەڵێ جوان سەیریکە یاڵا ئامادەیت خاتو ماریا ئەوە گەیشتە لای تۆ هاوڕێیانم لە بەشی سیجی کۆنتڕۆڵ سی چرکەمان بنێ یەک ناو وەرەگرم ئەم شوێنە کوێی کوردستانە ئاگاداری بەڵێ کوێ ئەو شوێنە کوێ لەسەر ئەم لوتکەچیای هەڵکەوتووە شوێنەکە مەجای فراوانبوونی نییە بە شارێکی شارەوانی ئاشارە شارێکی مێژووی دانرێت وکاتە تەواو و خاتوماریە زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەداخەوە با ببێنێتەوە نەکا شوێن ناسی ترمان بوو هەبێت بە ئەچکە و پرسیارە هێڵینەوە ئەگەر کەسێکی تر شوێن ناسی واتەوە ئەمە ئێنێ پێمان خۆشە خەڵاتەکەی بۆ دەرچێت هەر لە چەمچەماڵ ئەچینە لای خاتو سنوور
خاتو سنوور شەو باش باشتر بۆ جەنابەت باشی باشیرا بە قوربان جژنە پیرۆز بێ و جژنە چۆن بەڕێ کرد باز وڵا لە ئێوەش پیرۆز بێ و لە تاوای کارمەندان زۆر زۆر وڵی جەژنەکە باران و گەڕانیش نییە تەواو قەیناک تۆزێک وەزعکەشوانە لە باران ئەوەی ئۆتۆمبیل لێ بوو سەردانیەکیان کرد بێ قەیناکە یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە خاتو سنوور بەڵێ فانۆسێکمان بۆ بکەرەوە ژمارە چەند ژمارە 5 ژمارە 5 کراوەتەوە ببوورە پێش تۆ کردیانەوە ژمارە وڵا نازانم چەند ژمارەی تۆ لە کەماوە ژمارەیەکە تاسی بەس ژمارە بڵێ بەس ژمارە بڵێم بۆ تەکەمەوە ئەوەی کرابێت وڵی نەکراوەت ژمارە 9 نۆ بەڵێ ژمارە نۆ هەیە ژمارە نۆ بۆ خاتو سنوورەکەینەوە لە سمچەماڵ و بزانین فانۆسەکەی ئەم شەو با دانیشی بۆ مەعاملە باشە خاتو سنوور بەڵێ جەنابەت فرۆشتنی دیاری بۆ هاتۆتەوە باشە دیارەکەتە بێ بفرۆشیتەوە باشە فانۆسەکەت بە چەند ئەفرۆشیتەوە خۆت سارێکمان پێ بڵێ بە چەندی فرۆشم وڵا نایفرۆشم قەینەوە ئەوە نایفرۆشی بیکەمەوە بۆت ناتێ من نرخت پێ بڵم بڵم من چەندی پێم فانۆسەکەت نانە من 100,000 پێ نایفرۆشم قەینەوە 125 نایفرۆشم 150 کۆتان نرخ نایفرۆشم قەیناکە هەر بەختی خۆ تاقیەکەیتەوە بەڵێ بەڵێ سپاس بۆ خاتو سنوور واحید کە بۆ براوەی 100,000 باشە خۆ دوتت 100,000 وانە دەستەکان من بەڵم 150 مایتی ئەڵم 100,000 من 150 مایتیە بەڵام جەنابەت ئەڵێ نایفرۆشمەوە بەختی خۆی تاقیەکاتەوە ئەشکراشم کرد 100,000 تۆ بیتە براوەی 100,000 خاتو سنوور زۆر جۆر سپاس بۆ پەیوەندی من 150 مایتی بەڵام توار بەسەکە بەختی خۆ تاقی کرد دەستە خۆش بێ چەمان لەگەڵایە پەیوەندی وچانێک وەرەگرین باش خۆشەویستان وچانێکی زۆر کورد وەرەگرین ئەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام بین. خۆشەویستان جارێکتر گەڕاینەوە لاتان لە بەرنامەی فانۆسی ڕەمەزان و لە کۆتا بەرنامە بێگومان با خێرا چەند پەیوەندی تر وەرگرین خاتو سەیران لە زەڕایەن خاتو سەیران شەوت باش بێ ئەم کاتە باش ئەم کاتت باش جەژنێ پیرۆز بێ باش دەشتی تۆش پیرۆز یەخوا هەر باش من خاتو سەیران بەردەوام بینەرمان بووی بەڵێ بەردەوام بینەر بووی ئەڵێم بەڵێ بەردەوام بینەر بووم دیاڵە فانۆسێکمان خێرا بۆ بکەرەوە و بەختی خۆ تاقیکەرەوە باشە با 5 بێ ژمارە 5 کراوەتەوە بمان بوورە کراوەتەوە ئەرە وەڵا چەند و چەند ماوە هەمووی ماوە تۆ بەس ژمارە بڵێ تاسی لە یەکەوە تاسی ئەوەی کرابێت وەڵام کراوەت بایەک بێ ژمارە 1 بۆ خاتو سەیران لە زەڕایەن ئەەکەینەوە و بزانین بەختی خاتو سەیران ئەڵێ چی خاتو سەیران نەختینەوە بۆ هاتۆتەوە واتە ئەو بڕەپاری کە لە ناوێتی مڵکی جەنابتە لەم فانۆسەیە باشە منیش ئەتوانم نرخێ بەمێ یان بەختی خۆ تاقیەکەیت و ناو فانۆسەکە کامیان با بەختی خۆم تاقیکەمەوە نایفرۆشی فانۆسەکە و تۆ چەند بێتی بفرۆشم من 50,000 پێم فانۆسەکە نایفرۆشم بەختی خۆم تاقیەکەمەوە 75,000 نا بەختی خۆم تاقیەکەمەوە 100,000 کۆتا نرخ چی ئەڵێیت وڵا نازانم ئیتر بەختی خۆت لەواتێ زیاتر بێ و ئاچێ کەمتر بێ 100,000 منەیەم بەم فانۆسە ئاگەری فرۆشیتەوە باشە ئەیفرۆشمەوە ئەیفرۆشیتەوە تەواو بەڵێ دوا وەڵام بەڵێ سوپاس خاتو سەیران بوو بە براوەی 100,000 دینار و ئێمەش فانۆسەکەی بۆ ئەکەینەوە بزانین فانۆسەکەی جەنابی کە ئێمە 100,000مان نایە و کڕیەوە یعنی پێی فرۆشتینەوە بەڵام بۆ خۆی 0 دیناری تیا خاتو سەیران زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ئەگەر فانۆسەکە بکردایەتەوە 0 دینار
پیرۆزبایی لەکەین خات و سەیرا کاکشوان وەرەگرم لە سۆرانەوە کاکشوان شەوت باش بوو بەرجان چۆنی بە قوربان ئەخوا سەلامەتی سپاس جەژنت پیرۆز بێ جێژنەوەش پیرۆز بێ لە هەمولایەک پیرۆز بێ لە مسلمان ناو منتیقەیەوە بەفر نەباریوە وەڵا دەوروبەر بەفرە هەمووی دەوروبەر بەفراڵەن شاخەکانەمی بە فریتەی کردووە وەڵا وەڵا دەوروبەری بەفرە بەس بارانشی باش دێ الحەمد دەی لەخوا بەزای بێ کاکشوان فانۆسێکمان بۆ بکەرەوە بینەر بووی وانە شەوانی تری یاسای بەرنامەکە ئازان ئارێ وەڵا هەموو شەو بینەرە بووین دەیدەتەوە بەرنامە یاڵڵا خۆشبەختین کە بینەرمان لەم کوردستان بۆ سەری کوردستانێ ژمارە دا بەڵێ ژمارە دە بۆ کاکشوان ئەکەینەوە لە سۆران بەڵێ کاکشوان بەڵێجان لە سۆرانیت بازام هەیە تۆ بوویتە براوەی خەڵاتی کۆمپانیای ئایکی و یەکمان ئینتەرنێت بێ بەرامبەر بۆ جەنابەت پیرۆزبایی دەکەین کاک شوان پێما بێت کۆتا پەیوەندی بوو کاکشوان زۆر زۆر سپاس بۆ کاکشوان بۆ هەموو ئەوانەی کە پەیوەندیان کرد بە بەرنامەی فانۆسی ڕەمەزان لە ماوەی ئەم 33 شەوەی هەم ڕەمەزان هەم جەژنی ڕەمەزان اینجا من پێم خۆشە فانۆسەکان بکەینەوە بۆ بینەرەکانمان بۆی بزانین ئەوانی کە کرابێتەوە باشە ئەوانی کە کرابێتەوە منیان کەمەوە تەمان ئەمە جەنابەت تۆ پرسیار بکە هەوڵە دەم زۆر بە خێرایی فانۆسەکان بکەمەوە بەداخەوە هیچ کەسێک لە بینەرەکانمان 500,000 نەکردووە کە هەموو شەوەکان 500,000 تایە بوو ئەمە نەکەوێت لێمان بە ئاوها بیکەینەوە کوردەواری باشە ئەمە ڕۆیشتووە ئەمە هەر کۆمپانیا ئەڤێرا ئەوانەی کە ئەیکەمەوەی بینەرەکانمان بزانن کە ئێمە پەندی پێشینانە فانۆسەکان داگرم بۆ بینەرەکانمان بزانن خەڵاتەکان چین بڵاکوت کە بە بەهای 400,000 بێگومان سوپاسیانەکەین کە هەم سپۆنسەرێکی یەکێک لە سپۆنسەرە سەرەکیەکانی بەرنامەکە بوون کە بۆ کاری تەختە و دیکۆرات بێگومان بڕگەی کورسات و نۆستالژیای کورسات هەمیشە بینەری کورسات بن بۆی بزانن ئێمە زۆرجا بەرنامەکانیشمان ئەکەین بە پرسیار وێنە ناسی بوو کە بێگومان ئێمە چەندین وێنەی جوانی کوردستانمان پیشانی بینەرەکانماندا بە درێژای ئەم 33 شەوە بۆی بینەرەکانمان بیزانن کوردەواری کە هەموو کەرەستە کوردەواریانەی کە هەبوون شەوانە ئێمە ئەوانەمان خسە ڕۆمانەمان کردوتەوە ئەوەی کە کراوەتەوە نەم کردو بە ئەو بەریش بە خێرایی بتوانم من دەمەیە لەگەڵ کردنەوەی فانۆسەکانە سوپاسێکی بێپایانی دوو هێندەوەیت کە بێگومان دوو پرسیار بوون کە کەسێک ئەگەربی کردایەتەوە هەردوو پرسیارەکە بە ئاسانی توانی 100,000 بێتەوە نەختینە 0 دیناریشی تیا بوو باشە کاتمان هەیە وێنە ناسی واتە چەند جارێک وێنە ناسی تیا بووە هەمووچە دوو دامان نابوو هۆڵمان داوە دوو وێنەکان دابنین 400,000 دینار بەڵام یعنی شتێکی سیر کە لە بەرنامەکەیمە هیچ کەسێک لە بینەرەکانمان شەوانەوە بزانم ئەو بڕە پارەیان نەکردو فرۆشتنی دیاری 150,000 دینار دوو هێندە هیچ بە هەمان شێوە دوو پرسیار بوون ما بۆی بینەرەکانمان فرۆشتنی دیاری بزانین چەندی تیا بوو ئەمەش 0 دیناری تیا بوو ئەندی پێشینان کۆتا دانەش 24 250,000 دینار ئەما و کۆی و خەڵاتانە بوون کە لە نێو بەرنامەکە ئێمان بە درێژایی 33 شەو ئێمە توانیمان بەم جۆرە بەرنامەکە درێژە پێبەی مەڵامیتر لە شانسی هەرێکێک لەوانی کە پەیوەندیان کرد نەیانتوانی هەندێک لەو نرخانە بن و سپاس پیرۆزبایی لەواناکەین کە توانیان لەم بەرنامەیە سوودمەند بن پیرۆزبایی لە بینەرەکانمانەکەنەوەکو دەستگای میدیای کورسات کە هەمیشە کورسات دەیەوێت باشترینەکان پێشکەشیەوە بکات جگەلەوەی کە کەسانێک سوودمەند دەبن لە ڕێی پەیوەندیەکانەوەیان لە ڕێی سۆشیال میدیاوە چێژیش وەرەگرن زانیاریش وەرەگرن بەڕاستی ئەمە ئامانجی بەرنامەکەمان بووە کاک محەممەد جەزا دوێنێ شەو زۆرترین کۆمنتی کردووە خەڵاتێکی مۆبایل پیرۆزی جەنابیان بێت زۆرترین کۆمنتی کردووە پیرۆزبایی لیەکەین ئەم شەو بەداخەوەیتە بەرنامەکەمان کۆتایی دێت خەڵاتی سۆشیال میدیامان نەما من دەبێت زۆر سوپاسی هاوڕێیانم بکەم بەڕاستی کاکاوڕێ کاتم هەیە دقی یەخ لەجی ترم ئەوێ کاکاوڕێی دەرهێنەر کە
کە بە درێژای MCC شەوە لەگەڵمانە بوو زۆر سوپاس بۆ هاوڕێنم کاک زیران لە بەشی پەیوەندیەکان زۆر ماندوو بوو لەگەڵما بەڕاستی لە ڕێخستنی ئەم دیاریانەیە هەموو شەیە زۆر ئاگام لێنە بۆ ئەو داینەوە یعنی سە من ئاگام لێنە بۆ بەڕاستی ئەو ئەم دیارێنەی داناوە لە کاکاروان کاک کەمال کاکاوکار لە پەیوەندیەکان کاک هادی هەم سەرپەرشتیاری ستۆدیۆ و هەردوو ستۆدیۆکە کامێرەمان کاکە ئارام کاکە سۆران کاکە ئارۆ کاک مەحموود کاک گریڤان هەردوو کاکە ڕێبازەکە ئەگەر ناوێکشم بیر چوو هەر بمبورن باشە بەشی سوۆشال میدیا سوپاسیانەکەم بەڕاستی بە تایبەتی خات و بژار ئەو لە جاکردنەوەی کۆمنتەکان و ئەو بەرنامەی کە دایناوە بەڕاستی ماندوو بوو بەشی CG واتە کۆنتترۆل ئەوانەی کە هەم پرسیارەکانیان ناوە بە ئێوە ئەمانەش بێگومان بەشی SNG ئەوەی کە لێرەوە لەم ستۆدیۆی ئێمەوە پەخشات و تەماڵەکانی ئێوە بەڕاستی کاک سیامەن کاکاوکار کاک چۆمان بازام ئەرەوانن کاک هێرشیش کاگاژان کاک ئەوەی ساش مەلایەن کاگێژین کاگێرش هەمویان ئەوەی کە ناوێکشم بیرچووە کارەبایی کاک مستەفا و کاک بەختیار بەڕاستی ڕووناچی کاگەردی و کاک شاڵا و وەبزانام ئەو دوانم بینی لێرەوە ئەم درێژای ئەم مانگە مکیاژ کاگاکار کاک تێبین کاگێڤار چێم ماوە چێ ها کاک بابانی دەنگە خۆ خەریکە دەنگم بیرە چێ ئەساسیکە کاک بابان کاک ناوەکانم بێ بڵێن هاوڕێ کاک کارین کاک شڤان کاک بادین کاک فەرهاد کاک باساک ئیتر ئەوەی کە بیریشم چۆ گلێم لێ مەکەن بۆیە حەزم کرد ئەم شەو بەڕاستی چونکە لە پشت ئەم بەرنامەیەوە کۆمەڵێک پێشمەرگەی ون هەن بەڕاستی من دەستخۆشیان لێکم بەبێ ئەوان بەرنامەکە نەمانتوانیەوە درێژە پێبین زۆر سوپاس یەکە بەیەکانەکە ئەگەر یەکێکشم بیر چۆ داوای لێبوردنم هەیە ئیتر لە هەمووی لە شۆفێران و هەموو کورسات بەڕاستی کاری ئێمە کاری تیمە هەمیشە کار دەکەین بۆی باشترینەکان پێشەشی ئەو بکەین کۆتا سوپاسم سوپاسێکی تەواو بێپیانم بۆ کۆمپانیای IQ وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان کە توانی سپۆنسەری ئاڵتوونی ئەم بەرنامەیە بێت و چەندین خەڵاتیان پێشەشی بینەرەکانمان کردو زۆر سوپاسیانەکەم کۆمپانیای سەفرا وەکو باشترین کۆمپانیا لە بواری بەرهەمی ناوخۆیی و ئیتر ئەو بەرهەمانەی کە پەیوەندیدارم بە ئازوقە و خواردن هەر سوپاسێکی بێپیانم بۆ ئەوانش کە بەڕاستی چەندین خەڵاتیان توانی بە درێژای مانگی ڕەمەزان و سێشەوی جەژن دیاری بکەن کۆمپانیای بلاگود بۆ کاری تەختە و دیزاین و دیکۆری ناومەڵ کە هەر شەوێک کەسێک ئەگەر بلاگودێکی بۆ دەرچوو بێت بە بەهای 400,000 کاری تەختیان بۆ ئەنجام درراوە دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە بەڕاستی سوپاسێکی بە هەموو شەوێ ئەوان سێ خەڵاتیان دانابوو بۆ بەرنامەکە هەر کەسێک خەڵاتی بۆ دەرچوو بێت ئەوان توانیوانە ئەوەشتی لێ بردووە دوودڵ نەبووە بچین ئێوە سەردانیان بکەن ئەم کۆمپانیانە ئێمە بەڕاستی لێوان هەڵبژاردون ئەزانین هەموو بەرهەمەکانیان زۆر باشن کورسات مەبەستی نیە هەموو خەڵاتێک بات ئەوێت بەڕاستی ئێوە باشترینەکانتان هەڵبژێرن یەکێکتر لە هۆتێل و سپای تایتانی کە بەڕاستی ئەوانیش بە درێژای مانگی ڕەمەزان تا عرفا ئەوانیش لەگەڵمان بوون سوپاسێکی بەپیانیش بۆ ئەوان کە هەم هۆتێلێکی ناوازە و دیار و خواردنەکانیان زۆر تایبەتە منی چم نەماوە تەنها خۆشەویستی بۆیەوە بەجێهێڵی نەمیشە بەڵێنتانە دێنێ لە هەموو کاتی تر بەتە لە پاش ڕەمەزان و لە ڕەمەزانی داهاتووریش بە بەرنامی باشتر و بە پێسترەبین و میانی ماڵەکانتان هەر شاد و کامەران بن خوا ڕۆژ و تەعاتی هەموو لایەک قوبوڵ بکاو کاتێکی شاد بۆ هەموو لایەکتان